Des infrastructures visées لا راپۆرتێکدا کە فلۆرانس بارلی وەزیری بەرگری فەڕەنسا ئامادەی کردووە لە پێشەکیەکەیدا دەڵێت دامەزراندنی پەیوەندی ئابووری لەگەڵ ئەو وڵاتانەدا مەبەستی سعودی و ئیماراتە واتە پارێزگاریە لە بوونمان لە ناوچەیەکی گرنگدا ئەوەش لە پێناو بەرژەوەندیە ئەمنیەکان و ئاسایشی گەیشتنی وزە بە وڵاتەکانمانە لەلایەکی تریشەوە پەیوەندی بە دژایەتی تیرۆر و پارێزگاری هاوڵاتیانمانەوە هەیە لە هەموو جیهاندا. فەڕەنسا لە ساڵی 2018دا بڕی 9 ملیار و 100 ملیۆن یۆرۆ چەکی فرۆشتووە بە وڵاتان. لەو بڕا بای 1 ملیار یۆرۆ چەکی بە سعودیە فرۆشتووە کە بەشێکی ئەو چەکانە بەلەمی سەربازی تیژڕەو بووە. با پێی راپۆرتەکەی بارلی لە ساڵی ڕابردوودا فرۆشتنی چەک بە سعودیە بە ڕێژەی لە 150 زیادی کردووە. ئەمە لە کاتێکدایە پێشتر راپۆرتێکی هەواڵگیری فەڕەنسی لە میدیای فەڕەنسی و ئەمریکیدا بڵاو بوویەوە کە ئەو وتەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی ئەو وڵاتەی بە درۆ خستەوە کە ڕایگەیاندبوو چەکە فرۆشراوە فەڕەنسیەکان بە سعودی و ئیمارات لە شوێنی بەرگریدا سوودیان لێوەردەگیرێت و لە جەنگی یەمەندا بەشدار نین لەو بارەیەوە بەڵێنی تەواوی لەو وڵاتانە وەرگرتووە. بەڵام راپۆرتەکە چەندین شوێن و بەرەی جەنگی سعودیی لەناو یەمەندا دیاری کردبوو کە چەکە فەڕەنسیەکانی سعودیە لە کوشتاری هاوڵاتیانی یەمەنیدا چالاکانە بەشدارن. فەڕەنسا سێمین وڵاتی فرۆشیاری چەکە لە جیهاندا بەردەوام گوشار دەخاتە سەر وڵاتان لەسەر ئەوەی گوایە مافی مرۆڤ پێشێل دەکەن. بەڵام راپۆرتە ئاشکراونیێنەکانی دەستگا فەرمیەکانی خۆی لە هەواڵگیری وەزارەتی بەرگری ئەو بانگەشانە بە درۆ دەخەنەوە و ئەو وڵاتە بە پێشێلکاری مافی مرۆڤ لە قەڵەم دەدەن و لە پێناوی بەرژەوەندیە سەرمایەدارەکانیدا بەهاکانی مافی مرۆڤ پشتگوێ دەخات. لە لای خۆیەوە تۆنی فۆرتان لە پێگەی چەکدارکردن کە بارەگەکەی لە پاریسە دەڵێت لە ژێر سێبەری ئەم گرێبەستانەدا کە هاوپەیمانی جیۆسیاسی لەگەڵ ئەو ڕژێمانەدا دەری دەخات پێشێلکاری تەواوی پابەندی نێودەوڵەتیە بە مافەکانی مرۆڤەوە نابێت چیتر چاوەڕوانی هیچ بکەین جگە لە تێکچوونی دۆخەکە و ئاڵۆستربوونی ململانەکان لە یەمەن و شاخی ئەفریقا. پاریس دەیەوێت لە ڕێگەی فرۆشتنی چەکەوە با سعودی و ئیمارات و میسر ڕۆڵی دیبلۆماسی خۆی لە خۆراڵاتی ناوەڕاستدا پەرە پێ بدات. لە ساڵی ڕابردوودا فرۆشتنی چەک لە 3 ملیار و 900 ملیۆن یۆرۆوە کردووە بە 4 ملیار یۆرۆ. ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان سعودی و ئیمارات باوە تۆمەتبار دەکەن کە چەکی پێشکەوتوی فەڕەنسا و وڵاتانی تری خۆراوە لە جەنگی یەمەندا بەکاردەهێنن و با پێی ئامارێک تا ئێستا زیاتر لە 10,000 کەسی سڤیلی یەمەنی کوژراون. هەرچەندە جان ئێڤ لۆدریانی وەزیری دەرەوەی فەڕەنسا لە لێدوانێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند پێویستە سعودی و ئیمارات ئەو جەنگە چەپەڵەیان لە یەمەن ڕابگرن. بەڵام راپۆرتە فەرمیەکانی حکوومەتەکەی پێچەوانی ئەو وتەی ئەو باز دەکەن ئەوە وڵاتەکەی ئەوە ئاگری کوورەی ئەو جەنگە بڵێسەدارتر دەکات. لە کاتێکدا چەند سیناتۆرێکی کۆماری ئەمریکی دەیانەوێت با چەند بڕیارێک فرۆشتنی چەک بە سعودی و ئیمارات و ئاردەن قەدەغە بکەن کە ئیدارەی ترامپ بە پێی یاسای فریاکەوتنی خێرا و بە پاساوی پاراستنی ئاسایشی نەتەوەیی بە ئەنجامی دەگەێنێت و بای 8 ملیار و 100 ملیۆن دۆلار چەکیان پێدەفرۆشێت. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە ئەو پلانەی ئیدارەی کۆشکی سپی تەنها بۆ خێراترکردنی پرۆسەکە بووە بۆ ئەوەی فرۆشتنی چەک بە فیلتەری کۆنگرێسی ئەو وڵاتەدا تێنەپەڕێت. ئەمەش بە ڕوونی دەری دەخات بەلای ئەو وڵاتانەوە گرنگ تەنها پاراستنی بەرژەوەندی کۆمپانیا سەرمایەداریەکانە و مافی مرۆڤ تەنها بۆ چاواشەکردنی میدیایی و ڕایگشتی بەکار دەهێنن.